فیلمێک لەو پەڕی شکستەوە بۆ پلەی یەکەمی 250 باشترینەی فەرمی جیهان زە شاوشانک ڕێدێمشن. ئەم فیلمە بەرهەمی ساڵی 1994 پیاوێک بە تاوانی کوشتنی هاوسەرەکەی دەستگیر دەکرێت و سزای هەتای بەسەردا دەسەپێنرێت. دواتر لە زیندانی شاوشانک لەگەڵ کەسێکی دیکە دەبنە هاوڕێ و بە تێپەڕبوونی ساڵەکان پلانی هەڵاتن و دووبارە بنیادنانەوەی ژیانی خۆیاندا دەڕێژن. فیلمەکە لە ژانەری تاوانکاری و درامیە لە دەرهێنانی فرانک دارابۆنتە و ڕۆڵی سەرەکی تیم ڕۆبنس لەگەڵ مۆرگان فرێمانە. زە شاوشانک ڕێدێمشن زیاترە لە تەنها چیرۆکێکی زیندان، بەڵکو چیرۆکی باوەڕ بەخۆبوون و هاوڕێتی و ئازادیە کە هەر جارێک سەیری دەکەیت بەردەوامە لە ئیلهام بەخشین و ڕوونکردنەوەی مانای هیوە. بینەری ئەم فیلمە ناوازەیە بۆ ڕای خۆتمان بۆ بنووسە. ئایا شایانی پلەی یەکەمی باشترین فیلمی جیهانە؟ ئەگەر وەڵامەکەت نەخێرە، ئەی چه فیلمێک شایانی پلەی یەکەمە؟